سڵاوی خی گەورەتان لێبیتن گەڕامەوە لاتان لە ڤیددیوەیەکی تردا پرسیاریم زارە دەڵێ ein Kraftfahrer hat ein anderes Fahrzeug leicht beschädigt. شۆفێرێک زیان بە ئۆتۆمبیلێکی تر دەگەێنێتن جگە لە ئۆتۆمبیلی خۆی und entfernt sich unerlaubt. بێ ئەوەی ڕێگە پێدراو بیتن هەڵدێتن ڕادەکاتن یاخود حاڵەتەکە ڕووداوەکە تۆمار ناکاتن چ بەوەی کە بە پۆلیسی نەگوتیا چ بەوەی کەوە بە خاوەن ئۆتۆمبیلەکەش ناڵێتن. Welche Folge kann das haben? ئایا دەرەنجامی چ دەبیتن؟ باشە پاشەوەی کەوا کەشف بوو ئاشکرا بوو لێی eine Anordnung eine medizinisches physiologischen Untersuchung دەبێتن پشکنینێکی پزیشکی دەرونی ئەنجام بداتن. باشە ئایا کەسەکە تەواوە یاخود ناتەواوە ئەوەش مستحق بەخۆیتی بەڵێ ڕاستە. دووەمیان einen Entzug der Facherlaubnis oder ein Fahrverbot ڕاگرتنی مۆڵەتی شۆفێریەکەی یاخود قەدەغەکردنی لێخوڕین لێی ئەوجا ئەوەشیان فافێبۆتیش کاتی دیاریکراوی هەیە بۆ نمونە بەپێی حاڵەتەکە دەگۆڕێت و فافێبۆتەکەش ئەوە بڕیاری لەسەر دەدرێتن ئەوەشیان تەواوە. سێمیان eine Geld oder Haftstrafe سزا دەدرێتن چ بە پارە بیتن یاخود بە زیندانی کردن کەواتە هەر سێشی ڕاستە. هیوادارم خۆتان بپارێزن گەرزیانەکە هەر چەندیش بیتن بەڵام بەردەوام ڕاستیەکان بڵێن چونکە دوای ئەوەی کەوا ئاشکرا بێتن ئاسان نابێت بەسەرمانەوە. خی گەورە سەرکەوت و سەرفراسان کاتن خواتان لەگەڵ.